ئێمە کۆمەڵک لە سەرچاوەکانی وزە بەکارهێنین وەکو نەوت و غاز و ئەمانە کە بە بەردەوامی هۆشداری ئەوە ئەدرێت بە مرۆڤ کە ئەمانە ڕوو لە تاوبوون ئەکات و هەر بۆیە ئەبێ بە دوای جێگرەوەکانیان ئابین. جا ئێمە لە لای خۆمان ئەبینین کۆمەڵک لەم سەرچاوانەی دابینکردنی وزە وەکو خۆر بێت وەکو با ئەمانە بەرگوێمان ئەکەوێت کە ئێمە سەرچاوی باشمان هەیە بۆ دابینکردنیان. ئێمە لە ئەم تەوەرە قساکەین لەسەرەوەی کە ئەم جۆرانەی وزەی نوێبوونەوە ئەوەی کە پێی ئەوترێت لە لای خۆمان تا چەند بەڕاستی ئێمە مەجای ئەومان هەیە کاریان پێ بکەین. ئەگەر ئەبینین بۆ نمونە توربینی هەواییمان نییە بۆ دابینکردنی کارەبا هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی کاتە چۆن تو ئەتوانی زەمینە سازی بکەی بۆ سوود وەرگرتن لەم جۆرانەی وزەی نوێبوونەوە بۆ بۆی کە لەسەر تەوەرەکەش بدوین میواندارەتی زۆر بەڕێز هاوار هۆشیارمان کردووە بەڕێزیان ئەندازیاری وزەی نوێبوونەوەن. کاک هاوار سڵاوە لەبێت زۆر بەخێر بێ بێگومان ئەزانین ئەوەی کە پانێڵە هەتاویەکانە لە لای خۆمان بە خۆشحاڵیەوە کۆمەڵک لە هاوڵاتیان بەکاری هێنن توربینی هەوای زۆر بەرگوێمان کەوتە بەتابەت لای خۆمان کاتێککە ڕەشەباکە لە سلێمانیا هەڵەکە پێم خۆشە بەڕێزت بەڵام بە شێوەیەکی گشتگیرتر پێمان بڵێ جۆرە جیاوازەکانی دیکەی ئەم وزەی نوێبوونەوە کامانن. پێشەکی سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە کە ئەم تەکنەلۆژیە تازەیە هەرچەنە تازە نییە لای ئێمە تازەیە بە خەڵکی بناسیێنین. جۆرەکانی ڕنیوبڵ ئەنەرژی واتە وزەی تازە بووە لە دوو بەشی سەرەکییا خۆی بینێتەوە. ئەویش کە جەنابە ئاماژە پێکرد تۆربین وین تۆربین ئەمیش بڵێن لە پانکەکانایە بەش جۆری دووەمیشیان سۆلە پەناڵە ناو عیلمەکەی PV مۆدل یا فۆتۆڤۆڵتایک مۆدل سیستم ئەمیش بەدەستهێنانی وزەی کارەبا لە وزەی خۆرەوە. پێناسەکەی بەگشتی چیانی جیهان چۆن تەماشای وزەی نوێ بووەوە کاتیانی لە ڕاستیە وزەی نوێ بووە داهاتووە چونکە ئێمە لەسەرم ئەرزەی کە لەسەرێژین ئەو نەوتەی کە هەمانە ئەو سوتەمەنی کە هەمانە بەردەوام نابێت و ئەو پاشە ڕۆیانەی کە بەهۆی سوتەمەنیەوە ئێستا زەرەری لە ئەم زەوی کە لەسەری ژین زەرێکی گەورەمان لیاوە کە ئێمە هەز بەواکەین ساڵ بە ساڵ وشکە ساڵی و گلۆبل وۆمین بۆیە ینی لە مستەقبلێکی ناڵم نزیک بەڵام لە مستەقبلە هەموو تەکنەلۆژیای دنیا بەرە و ڕنیوبڵ ئەنەرژیە ڕۆ تۆ بە خۆت لە بەریتانیاەوە هەچێت تۆ زۆر بەخێر وڵاتانی ئەوروپا بەریتانیا ئەوان بیریان لەوە کردوتەوە کە بۆ هەندێک هەندێک خۆ سامانی ژێر زەویان نییە بەڵام وزەی نوێ بۆ زۆر بەکارەیە لای خۆمان ئەمە ڕاستە بۆ نەوت کۆتاییە ینی زۆر بابەتێک کۆتاییە بەڵام وزەی نوێ بۆ بەردەوام تازیە ئەوان بیریان لەلایەنە ژینگەیەکەش کردوتەوە وزەی نوێ بۆ یەکسەر تۆ بڵێ هاوڕێی ژینگە وانە ئەوان بیران لەلایەنە ژینگەیەکە کردوتەوە چۆن بیران بەتەشیدی ئێستا یەکێک لە وڵاتانی کە من تای ژیاوم بەریتانیا ینی حکومت خۆی یارمەتی هاوڵاتیانەیە بۆ ئەوی کە ئەم سیستەمە دانێن لە ماڵەکانیان بۆ لەبەرەوەی کە بەداخەوە لە وڵاتە دواکەوتۆکانە زۆر جۆ بەمە نایرێت بەڵام لە وڵاتە پێشکەوتۆکانە بە نمونە بەریتانیان باس کرد زۆر مراعاتی ژینگە ئەکرێت ئەمیش بۆ لەبەرەوەی کە ئێمە بە کۆمەڵ هەمومان لەسەرم زەویە ژین و ژینگەی هەمومانە هەتا خزمەتی بکەین بۆ نەوەکانی داهاتوو خزمەتمانەکرێت. باشە ئایا وا هەیە ڕۆژێک لە ڕۆژان بە تەواوەتی ئەم وزە نوێبوونەوانە جێگرەوەیەکی تەواوی نەوت و غاز بێدیانە ئەمانە بەکارهێنانیان سنووردارە؟ بە دڵنیایی و ڕۆژە لە ڕۆژان بەڵێ هەتاوەکو ئێسش کە ئێمە گەشتوینەتە ئەوەی کە ینی لەم ڕۆیە زۆربەی زۆری کۆمپانیای ئۆتۆمبیلەکان سیاری کارەبایی بەرهەمهێنن ئەمیش بۆ ئەوەی کە کەمبوونەوەی CO2 لە هەوایە ینی بە تەشیدی ڕۆژە لە ڕۆژان ئێماگەینەوەی کە هەموو ئەو وزانەی کە پێویستمانە بەکاری بێنین کارەبایی بە تایبەتی بە دڵنیایی بێ بە باتری جێگەی گاز و بانزی نەگرێتەوە. باشە کاکەوە تۆ خۆت ئەندازیاریان بواریت خوێندنەوە چییە بۆ کوردستانانی ئەو کە ئەم لەوحانەی کە وزەی خۆر دەگۆڕێ بە وزەی کارەبا ماشاڵڵا من لە خۆرە دەوڵەمەندی ماشاءڵڵا یعنی لە چاو هەندێک وڵاتی ئەوروپایە کە خۆت دەزانم بینیتە ڕەنگە بۆ ئەوان تۆزێ ئاستەمی ڕووناچی و خۆریان هەبێ
لا ئێمە ئەو کێشەیەش نەبێ بۆ ئێمە بیرمان لێ نەکردێتەوە یان ئێرە چەند لەبارە بۆ چەند زمینە سازی هەیە بۆ ئەوی کە لە کوردستان ئێمە بتوانین سوود لاوزەی نوێ بۆ وەربگرین لە کوردستانە یعنی وەکو لەباربوون بۆ PV مۆدڵ یا تاقەی شەمسی بەڕاستی جوێکی زۆر لەبارمان هەیە بۆ ئەم سیستەمە بەڵام وەکو ئەوەی کە بۆچی تاکو ئێستا بە تەواوەتی خەڵک ینی سیقەی پێی نییە یەکەمیان لەبەر بەهۆی نەبوونی کوواڵەتی کۆنتترۆل بەڕاستی لە وڵاتەیە و دووەمینیشیان ئەو سیقەیە جارێ لای خەڵک دروست نەبووە لەگەر ڕێزمە ناڵم هەمووی بەڵام زۆربەی زۆری کۆمەڵگا بیل لەم ئەو تەکلیفەیە ئەو پارەیەکە کە پێی ئەیە لە ئەوڵە بەڵام بیل لەوە ناکاتەوە لە مستەقبەلە بۆ ماوەی 20 ساڵ 25 ساڵ کە زۆر بەزیاوە پارەکەی خۆی دەرهێناوەتەوە لە بەدەستهێنانی کارەبا بۆ ماڵەکەی بۆ مەشروعەکەی بۆ کۆمپانیاکەی سار بیری لە بکەیتەوە بە 20 ساڵ پارەی مۆلیدا من دڵێم زۆر کەمترێکەوێ ئەگەر لەو حانەیانە بزەوە دەمە ینی بڵێن لایانی مادیەکەی بەلایەک و لایانی ژینگەکەی بەلایەکی ئەم هەموو مۆلیدانەی کە لە کوردستانە هەیە ئەگەر کۆمپانیایەک یا حکوومەت بیر لەوە بکاتەوە کە هەمی بکرێ بە بۆ نمونە بە وین تۆرباین یا PV سۆڵە پاناڵ تاقەی شەمسی بە تەشیدی لایانی بڵێن مادیەکە نییە لایانی ژینگە پارێزەکەشێتی وایە لە هەندێک لە وڵاتان ئەیبینیم پرۆژێ لەم جۆرە بە شوەیەکی بەرفراوان لەلایەن هاوڵاتیانەوە بەڕێوە ئەچێت تەنانەت کارە بە زیایەکەش کە لە ئەم ڕێگەەوە بەدەستێت ئەفرۆشێتەوە بە حکوومەت کاک هاوار ئێستا بابینە سەر ئەوەی کە بۆ ئەوەی کە ئێمە سوود لە وزەیەکی لەم جۆرە ببینین بۆ نمونە ئەکرێت ئایا لە شقامەکان لە هەموو شوێنەکە تۆ پەنێڵی هەتاوی دابنین بۆ نمونەمە ژمارەیەکی زۆری لایتمانەیە لەسەر شقامەکان بەداخەوە کارەبایەکی زۆری سەرفەکە ئایا ئەکرێت بۆ نمونە هەر بۆ ئەمانەش پشت ببەسترێت بە ئەم وزەی بۆ نمونە خۆر بە تاکیدی بەدڵنیاییەوە ئێمە لە هەر شوێنێکە کە شوێنێکی کراوە بێت بتوانین خۆرمان هەیە ئێمە دەوڵەمانین لە خۆرە و هەم لە باشە دەوڵەمەنین سلێمانی بە ڕەشەبا سلێمانی بەناو بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانین سوودی وەربژگرین بەڵام بەداخۆ ینی زۆر لایەنە سیاسەکان زۆر بیریان لەو لایەنە نەکردوێتەوە زیاتر ئەو مەجارانە بەلای کاسپیا بزنزان ڕۆشتۆک و لەوەی کە ژینگە پارێز بیل لە ژینگە پارێزی بکرێتەوە بەدڵنیایەوە کرێت باشە لە وڵاتی کۆک و بەریتانیا تەنها تاک خۆی یان ماڵ خێزان خۆی بیریان لە وزەی نوێ بۆ کردوێتەوە یان حکوومەت لە ئاسی سەرەوە بیری لەم بابەتە کردوێتەوە ینی هەندێک کێڵگەی گەورە بینین بە هێکتارەها زەوی دانرا و ئەم سۆلار پەناڵانە دانراون و وزەی خۆر دەوەڕن وزەی کارەبا و کارەبای ناوچەیەک دابین دەکەن یان کارگەیەکی گەورە لە سەربانەکەی دەینا و کارەباکی لەسەرەوەیە یعنی پلانێکەیە حکوومەتی ئەو وڵاتە یان وڵاتانی تر بیر لەوە بکاتەوە ئیتر تەواو وزەی کارەبا و ئیتر بە هایدرۆئاوی بێت ئیتر چوزانم بە هەوا بێت بە خۆر بێت بیگەێنێتە ئاسی 100% تر پەنانە باتە بەر بابەتی تر لە بەدەستێنانی ئەم وزانە بەڵێ بەدڵنیاییەوە ینی وەکو ئاماژەم پێکرد لە پێشوە وڵاتە پێشکەوتوەکان بێژگەلەوەی کە حکوومەت خۆی یارمەتی هاوڵاتیانەیە ئەمە هاوکارێکی حکوومەت بڵێ ئەبیش هاوکارێکە چۆنە بەو کولفی بەو پارەی کە ئەچێتە ئەم سیستەمەوە حکوومەت بڵێن هەندێک لە پارەکە یا هەموو پارەکەیان بۆ یا سیستەمەکەیان بۆ دابی نەکات و ماگانە شتێکی کەمیان لێ وەرەگرێتەوە هەدەفی حکوومەت لەم ئیشایە چییە؟ یەکەمیان ژینگە پارێزیە و دووەمینیشیان کەمبوونەوەی زەخر لەسەر مەحەتە حکوومیەکان دووەمینیشان لەلایەن هاوڵاتیەوە بە تەشیدی هاوڵاتیەک بۆ نمونە با بڵێن هاوڵاتیانی بەریتانیاوەی کە من بینیومە زیاتر بەلایەنی مادیەکەی کە پارەیەک وەکو جەنابە ئاماژەوە پێکرد ئەو تاقی ئەو وزەی کە دروستەکرێ بۆ نمونە بۆ ماڵێک ئەگەر زیاد لە خۆیان بێت ئەیفرۆشنەوە ئەچێتەوە ناو کارەبای حکوومەت و حکوومەت پارە وەکو
پارەیان بۆ ئەژێڕێتەوە داهاتێکیشە مەرجنی ئەوەی کە لە سەربانی خۆدانەوە تەنها کارەبە بۆ خۆ بەرهەم بێنێ بالضبط بەڵێ گەڕێتەوە بەنێو سیستەمی حکومی و دوجاریش دەدرێتەوە بە خۆ بە خۆشحاڵی و ئیمڕۆ لە کوردستانە ئەو قرارە هەیە کە ئەگەر کارەبایە لە ماڵی خۆتا زیاب و ئەتوانی بیگەڕێنیتەوە ناحکومەت جاایە نازانم ینی لە کوردستان وەکو داهات ئەبێت یا وەکو کەمکردنەوەی بیڵی کارەبا ئەبێت باشە ئێستا ئێمە پەناڵە هەتاویەکان ئەبینین کەسی وایە هاوڵاتی لە سەربانی خۆی لە حەوشی خۆی داینەوە بەڵام بۆ توربینە هەواییەکان ئایا هەر ئەبێت ئەم پرۆژەیە بابڵێن پرۆژێکی زۆر گەورەی تەنیا حکوومەت لە پشتیوە بێ یان ئێستا مۆدلی هەیە کەسێک باخێکی شوێنێکی کراوەی هەیە بتوانێت هەر سوود لە توربینی هەوایی ببینێ بەدڵنیایی و لە هەچ بڵێن تۆربینی بڵێن وین تۆربین مەساحەیەکی کەمتری شێوێت وەکو لە سۆڵە پاناڵ هەموو کەسی ئەتوانێت سوودی لێوەربگرێت شەر نییە بە پاناڵە بڵێن بە تۆربینە زەبەلاحەکان لە ماڵێکا دانرێت کاتە قەبارەی جیاوازی هەیە بەڵێ بزەڵێت و بۆ نمونە هەر بۆ شارێک وەکو سلێمانی ئەم تۆربینانە ئەبێت دیاری بکرێت لە کوێدا ئەنرێت یان هەر ئەوەی کرد لەسەر بۆ نمونە شاخەکان بێت یان نا ئەبێ شوێنەکەی دیاری کراوە بێت بەدڵنیایی بێ شوێنەکەی دیاریکرا بێت دراسە بکرێت لە چ شوێنێکەوە ئێمە ماشەڵڵا گۆیژەیەکی دوور و درێژمان هەیە لە چ شوێنێکە وزەی با بڵێن قووەتی با ئەو توانایی هەیە کە ئەو تۆربینانە ئەو پانکانە بسوڕێنێتەوە کەواتە ئەبێ کۆریدۆرە هەواییەکان بدۆزرێتەوە لە بەردەم ئەو کۆریدۆرانە ڕێڕەو هەواییەکان هەر ئەندازیارە من دڵم لە بیر و خەیاڵی تۆ شار خەون و خولیار هەیە بۆ منای ساگەر شارێکی وەکو سلێمانی بدێتە دەست کاک هاوار و حکوومەت و لایەنی پەیوەندیدار هاوکاری بکە کارەبای سلێمانی ئەتوانی وا لێ بکەی ئێمە سوود لە ئەو سەرچاوانی تر کە هەمانەوەری نێکدین و تەنها سوود لە وزەی نوێ بۆ وەربگرین دەکرێت بەڵێ دەکرێت وەکو بڵێن وڵاتانی دەرەوە ناڵم لە ساسە هەموو تاقەی شارەکان لەسەر بۆ نمونە باسی هۆڵندا بکەین یعنی ئەوان هەر لە کۆنەوە وین تۆربینیان بەکارهێناوە بۆ ئاش و بۆ مەجموعەی ئەشتیکە وەکو سلێمانی مەساحێکی فراوانمان هەیە و شاخێکی زۆرمان هەیە و ئێمە بە بڵێن سلێمانی بە ڕەش جەنابە ئاماژۆ پێکرد بە ڕەشەبا بەناوبانگە بەدڵنیاییەوە ئەکرێت بەڵام ئەمە کولفێکی زۆری تێچێت ئەگەر بیری لێ بکەینەوە بۆ 20 ساڵ بۆ 50 ساڵ 100 ساڵی داهاتوو ئەگەر حکومەت شتێکی وا بە قەرار بێرێت بۆ 100 ساڵی داهاتوو ئیسفادێکی زۆر ئەگەڕێتەوە بۆ حکومەت بۆ هاوڵاتیان سەرەتاکەی لەوانێت با بڵێن کولفێکی زۆری بێت بەڵام لە داهاتووە زۆر پارەکان کەمترەکاتەوە زۆر سپاس دەکەین بەخێر بێ ئەندازیاری وزەینەوە بۆەوە زۆر سپاس بۆ کوردستانی بە هیوای ئەم خەون و خولانی کە وڵاتانی ئێمە هاوڵاتیانی من لە تاراوگایانە بێنەوە لە کوردستان بەڕاستی خەونەکان بەڕاستی